بەڵێ بینێرن هێژاناژی بۆ بترە فەیڤینکردان دەربارەی وێمژارەیەمە مێڤانداریە بەڕێز هۆزان ئەفرینی ڕۆژنامەوانکردیە کاک هۆزان دەم باش. ڕاگەهاندنە هەرچێک کانتۆنیان جزیرە و کۆبانێ و ئەفرین چ گرنگیەک هەیە بۆ پێشبەبرنا پرسا کوردی لە سووریا؟ دەستپێکێ پیرۆزبایی لە هەرچێک کانتۆنە دەکەم جزیرێ کۆبانی ئەفرین هەروە لە خودی شەهیدا دەکەم و لە هەموو گەلێک کوردستان و بەتایبەت سپاسێژی بوو یەکێتی ئازادی لاوانی یەکێتی نیشتمانی کوردستانی دەکەم کە ئیرۆ ئاهەنگێک گەل لە گرنگ لەدار خستن و پیرۆزکردن. یعنی بڕاستی ئەو گرنگە ڕاگەهاندنێ هەرچێک کانتۆنن ڕۆژاوای کوردستان گرنگیەکە کە ئەمە دەستکەفتە یەکەمینە ji بۆ ڕۆژاوای کوردستانê bi awayekî fermî کە gelê ڕۆژاوای کوردستانê di 68مین salroca ê komara Mehabat li Rojavaya Kurdistanê ku ew bîr hanîn û li Rojavayê Kurdistanê dikarîn wefadarî bû axiftinên pêşawayê mezin Nemir Qazî Mihemed bikin. Yani ev tiştê niha li Rojavayê Kurdistanê dikarim bêjim destkefteke weku ê herêma Kurdistanê ye û em dikarim bêjin niha du herêmê Kurdî خۆسەرن و سەربخۆ کارێ خۆ بڕێبە دەبن و ئەس دەبێژم جی هێبیدارم دەمێ پێشتا هەردوو ئالی بەهەڤڕا هەفکار بن. بەڵێ کاک هۆزان بۆچی سێ هەرێم هاتنە ڕاگەهاندن ئەگەر ئەوێ چەندێ هەیە ئەو سێ هەرێم ببنەیەک بۆ سێ هەرێمن بۆ جزیرە کۆبانی ئەفرین بۆ زانێت چاوەیە نەها ڕۆژاوای کوردستانê نەها ئەوە مۆدێلێکی نوێیە ئەv مۆدێلێکی نوێیە یعنی مۆدێلە سەردەمێن نوێیە وەکو چۆن لە کەنەدا لە سوێسرا ئەم مۆدێلە هەیە کانتۆن ئەوە یعنی تو نکاری یەکسەر تو بێژێ ئەسکێ سووری پەرچە بکەم و ئەکێ فەدرالی ئەکێ ئاوا بکەم ئەکێ تشتێکیوە بکەم یعنی هەموو عالم لە دیجیتال ڕابن چما ji ber ku cara yekê ku îdara zatihat ew kirin yekser gotin çi gotin ewa perçebîna Sûriye yani heta aliyê me Kurdî ji aliyê enekesê dibêjin ev îdara yani şer e divê peyedê şer ragihandiye çima ev îdara hatiye ragihandin yani niha ev sê kanton bi vê rengî ev zemîn xweşkirine ji bo dema pêş yani ez dikarim bêjim tu yekser tu bêjê Rojavayê Kurdistanê em dewletkê radigêrin em tiştekî wana radigêrin ya federaliyê bi wa rengî yani te xweşewutan yani ama demê tu ji sıfır da dest pê bike yek du sê pê heta dahata herê tu nakevê evanê ku niha hinek hene dibêjin yekser federalî bi xwe jî çûne di hundir Cenêvê daraniştine ez dikarim numunakê bêjim evanê geçûn Cenêvê wekû Kurd neçûn ائتلاف نیشتیمانی سوری در ناف خدا دو سه کس وکو اوانی کرد بخورا برن بس جبو چه وکو چاوا بری کمال اتاتورک چه کر به سری کرده جبو باشه حتی چند یک ریزیا کردان پیدویه با پشتوانی کردن هر سه کانتونین جزیره کوبانی و افرین تشتێک و گەرەک ئانەها ئەم بێژن ئەو ئەنجومانە نیشتیمانی کورد سووریە بەشێک تێدایە بەشێک بەشدارە ئەمە ئەو بەشێکن هەڵ دەربەوە تەبێ جنێڤێ بوونە ئەز هێوی دەکەم پشتی ئاخفتنا ئەوێ جەربە گو سپاسیا عەلەویە کرد سپاسیا دۆزیە کرد سپاسیا مەسیحیە کرد ناوێ کوردجی نەهۆنی بجارێکە ناوێ کورد نەهۆنی یا ئەجی دەبێژم برێز حەمید دەرویش برێز حەکیم بەشار ئەز هێوی دەکەم ون لهمبر وی ون هلوش شغل شام کن جبوگو چما جربا افت شکر چما یعنی ما دخواست گو جربا ناوی کرد بینه نهانی جبوج از هر دو برایزان از دخواست کم برا شروع بکن جبو چه جربا با کار کر و جبو چیزی اوجی بدن بین بله کاک هۆزان ئەڤڕۆ ژنێک بۆ سەرۆکا کانتۆنا ئەفرینێ هەبوونە ژنێکێ وەکی سەرۆکە وەزیران حتا چەندیا پێدوێ بۆ بدەست بە ئینانە مافێ نیشتان تایبەت لە ڕۆژاوای کوردستانê ez dikarim bêjim bi taybet niha îro gelek dipirsin dibên çima li Efrînê jin bû bi serokê wezîranê ez dikarim bêjim yekem şehîdên Rojavayê Kurdistanê û ê gel şûreşa Bakurî Kurdistan da hevar rokan bû ji Efrînê bû yekem şehîdê دوانزه آداره 2004 ام بیژن ج عفرینی بو ج گند مسکی بو ام بیژن یکم شهیدی گو دوی شورشی دا دیسا گله سلمو بو ج عفرینی بو و هر وها یکم شهیدی یپگی و یپجی هر ج عفرینی بو شهید سلاوا یعنی تمی جن عفرینی درکتنا پیش به قهرمانتی خواب به لهنگتی خواب به سیاست خواب به زانبین خواب جبوی ایرو عفرین حق کرد
ایرو جن جبو خو هر بجری گسروکتیاب که چما جبرگو عفرین د عالی که د عالی مسئله جواکی دا پیش کفتن اوه دو خواهی نزیک بین اوه لگل حلب و لگل هنک ام بیجن نزیکی باکور باندورا باکور لسره جبو جی باکور کردستان جی کلتورا وان نزیکی اروپا يعني باندورا خالص سرها جبو جي جواك عفريني قبول دكا كجن ببي بسروك وزير بله كاك هوزان راگهاندنا كانتونا عفرين حتى چند از هيفيو داخازين هاولاتين عفرينو لينان جدايا از بخاجي از چند جارا چوم وداوی براسي من ديت يعني براسي داخازا وان اف ايرو تشتيك بيكاتي برانيا وان بيد خازن وهيدي ادبيجم ايرو جي قالك مبوان رجي دانوساندن كر مدي خوشحاليا وان قالك او فينا وان ازاد دركت ميداني او دايكن شهيدان درخاش بون دلقاش بون جبو يجي ادبيجم منها مسألة بس اي عفريني رجاوي كردستاني وبشندني باكوري كردستاني ورجالاتي وبوي هيدي بن كو سركفتن بفيرنجي بدس بينن برای سوزان عفرینی روزنامه وان سپاس و پیسانی.